من هەر نازانم لە سەرم سوورماوە دەزانی دەڵم ئەبۆ خێرە دووسێ ڕۆژە بابت دەنگی نییە ڕەنگی نییە تەنزیل هەڵ ناکە ئیسعادمان ناکە سیر نییە کچێ سەیری چ بابە ئاوا من تەمبێم کرد تەمبێ زانی کو چاوم لێ سۆر کردەوە وەم لێ کرد ئێستا ناتوانین تەماشام بکە بەڕاستی بابەکەنیە لە بۆ من بوویتە ئای بوهار باوەڕکە لە دەرێژیە خەڵک دەرێ ئەوە چێ بابە بابت وەڵڵا بێزار بووین چاکو چۆنی لەگە دەکەین هەرەوە لەگە گۆرانی خۆی مشغوڵە لە پێشە خۆی گۆرانی دەرێ نامرێ نامرێ چێ دەمری چێوە دەچی باوەڕکە نییە ئامد چەند بچمە دەرێ دەچمە سەر ئەوەی قبری سەید و مەرقەدا بەس دوعای دەکەم دەرێ یا ڕەبی خوایە ئەوم لە خۆ بکەوە یا ڕەبی خوایە ئەو بابەم لە خۆت ببەیەوە کەلکی دەفرسی نییە ئیشاڵڵە دەمری وەچی مرد ئەو زەبدەت لە حەسەینەوە ئەو خانێش دەبتە میرات دۆ من باوەڕکە لەو خانەی نییە لە پارەی خانەی یەک فرسیشی لۆ ناکەمە خێر تێگەیشتی ئەو وەختی ئیسراحەت دەکەین تەواو ئابۆ گیان ئەو بابەی تۆ قەبریمە هەڵدەقەنێت دەفنیشمان دەکات لەوێشمان داوێتی لێنە کچێ ئیشاڵڵە نییە مەرجی دەبینی نییە تازەشی لۆ دانانێم ئەوە چه تازە لۆدا وەڵڵا بیللا بە حیا و ناموسم چووە پێوە باشە زەلام ئەتو جێت نییە دەبڕێک احترامی بەرامبەرت بگە خۆی احترامیش نازانی ئەتو وەرە زەلام عمرت گەیشت بیتە ئەو ڕۆژەی احترام نەزانی بەس باوەڕکە لەمە پاژنیە قەرارمدایە هەر بجولێتەوە دەرسەکی ئەوای دەدەمێ تەمبی دەکرێت سەردێری هەواڵەکانتان پێشکەشەکەین برایەک براکەی خۆی دەکوژێت دوو عەشیرەت لەسەر زەوی وزار دەبێتە شەڕیان لە کامدا 6 کەس دەکوژرێن و 10 کەس بریندار دەبن زاوایەک خەزوری خۆی دەکوژێت سێ گەنجی کورد لە دەریا ئیجە داخنکان برایەک خوشکەکەی خۆی دەکوژێت باوکە هەرگیز لێت نابورم من شەڕەفی تۆ بووم کەچی لە پێناو حەشیش و تلیاک منت کرد بە سۆزانی لێت نابورم باوکە لێت نابورم جمعیت